قۆناغی 1 و 2 لەگە قۆناغی 12 ناو پۆلەکان داوامەکەن. یەکی 11 ئەگەر کۆبوونەوەی لیژنەی باڵای کۆرۆنا بکەین پێداچوونەوە بە ئامارەکانەکەین و گوێ لە تەوسەی وەزارەتی تەندروستی ڕاگرین. ئەو کۆبوونەوانە بەردەوامە بێ مادام کۆرۆنا بەردەوامە ئەگەر دەرگای قوتابخانەکان بەداخراویش بێنێتەوە ئەو تەقییمکردنە دەوریانە جا 15 ڕۆژ جارێک بێ ئامانگی جارێ بێت لە هەموو شوێنەکان بەردەوامە بێت لەسەر ئاسی قوتابخانەکە. ئێستا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی لە کۆبوونەوەن بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە وەکالەت و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و بڕیاری گونجاوادەن و دەسەکرێ بەداوام. تاکی دەکەمەوە لەوەی کە خوێندنی ئەلیکترۆنی خوێندنێکە بۆ ئەم قۆناغا ئێمە نامانەوێت ئەو خوێندنە بەدیلی ناو پۆل بێ ئەگەر کۆرۆنا نەبێ بەڵام کە کۆرۆناش هەبوو بژاردەیەکی ناچاریە هەرچی سەرشانی ئێمە بووە کە ئەومان کردووە و تازەترین تەوسیەی WHO کە ناوەندەکانی خوێندن لە دنیا بوونەتە هۆی بڵاوبوونەوەی زیاتری پەتای کۆرۆنا. لەبەرەوە پێویستمان بە خۆپارێزی زیاترە پەیامی من بۆ مامۆسایانی بەڕێزەوەیە خۆپارێزی زیاترکەم پەیامی من بۆ دایکان و باوکانەوەی ئاگان زیاتر لە مناڵەکانیان بێ بۆ قوتابیە چاوگەشەکانمان بۆ خوێندکارە ئازیزەکانمانەوەی کە خۆپارێزیشی زیاتر بکەن ژیانیان بەلای ئێمەوە گرنگە.